دیارە بە بەراورد بە چەند مانگی ڕابردوو ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان کەمی کردووە هاوکات لە نەخۆشخانەکانی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا. ئێستا ڕێژەی داغڵبوونی ئەو کەسانی کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون ڕێژەکە کەمی کردووە و هاوکات ئێستا ئێمە لە کلینیکی عەلی ناجین کە ئەم کلینیکە تایبەت بوو بۆ کەسانی کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا دەبوون ڕۆژانە دەهاتنە ئەیرە با بڵێن پشکنینیان بۆ دەکرا کە بزان ئەم کەسە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووە یاخودنا. لە ئێستادا دەبینین کەمترین کەس سەردانی ئەیرە دەکا واتە ڕێژەی توشبوونش لێرە کەمی کردووە و هاوکات لێرە 1000 بۆ 100 بۆ 150 کەس ڕۆژانە لێرە پشکنینی بۆ دەکرێت بە بەراورد بە مانگەکانی ڕابردوو 400 بۆ 500 کەس ڕۆژانە تووشی ڤایرۆسی کۆرۆنا دەبوون تووشی ئەهاتن لێرە پشکنینی تەندروستیان بۆ دەکرا بەڵام لە ئێستادا لێرەش ڕێژەکە کەمی کردووە. ئێمە بۆ قسە باسی زیاتر دەچینە لای ڕزگار سەرپرشتیاری تیمە تەندروستیەکانی ئێرە کاژۆن سڵاو لێبێ ئەم کاتە باش دەبینین لە نەخۆشخانەکانی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا ڕێژەکە کەمی کردووە لێرەش پشکنینەکانی ئێوە لێرە کەمی کردووە. بەڵێ سەرەتا بەخێر بە نیوای سەلامەتی بۆ ئێوە و تەواوی خەڵکی سلێمانیە خوازم بێگومان ئێمە بە هاوکاری هەمومان بەڕۆحی خۆمان پارێزگاریمان لە سلێمانی کرد. خۆشبەختانەوە کە بینین ئێستا کلینیکەکان و نەخۆشخانەکانی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا کەم بوون دەتوانن یعنی ڕووی لە کەمی کردو هاوڵاتیان ئەمیش لەبەر چەند هۆکارێ ئەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێ یەکێک لەوانە کە کەمبوونەوەی نەخۆشەکەی و توشبوونی زۆرینەی خەڵکە یەکێکتر لەوانی کە ڕێنمایەکان خەڵک ئێستا خۆی ینی ڕێنمایەکان جێبەجێ کات و کەسانی کە نیشانەیان هەیە خۆیان لە ماڵەوە کەرەنتینەکەن و سەردانی نەخۆشخانەکان ناکەن یاخود چۆن بڵێ بە شێوازێکی کەمتر بە شێوازێکی ئاسان تووشی نەخۆشەکە بن. کاغرن سەبارەت بەو تیمە تەندروستی ئێوە کە لە نەخۆشخانەکەتان دروستان کردبوو بۆ ئەو کەسانی کە کەم دەرامەتن یاخۆن پیرون پەکەوتن لە ماڵەکانی خۆیان ناتوانن بێنە نەخۆشخانەکانی تایبەت بە پشکنین بکەن ئێوە ڕۆژانە دەچون سەردانیان دەکەن ئێستاش ئەو تیمەتان هەنماوە و درێژتان پێداوە. بەڵێ خۆشبەختانە ئێمە دوای ئەوەی کە ئەو خزمەتگوزاریمان ڕاگەیان چەندەها خزمەتگوزاری ترمان ڕاگەیان یەکێک لەوانە چاوەڕوانی نەخۆش و پێویستی ناکرد ئەو نەخۆشە لە ماڵەوە چاوەڕوانی کە لێرە چاوەڕوانی کە لە چاوەڕوانێکا زۆر بمێنێتەوە ئاسان سیستەمێکمان دروست کرد ئەو کەسە لە ماڵ نەماڵەوە ناوی خۆی تۆمارە کرد کاتێکی بۆ دیارێک دوای ئەو کاتەکە هاتێ لە ڕێک ڕاستەخۆشی ژوور و پشیلەکەی ئەنجام پێویستی نەئەک لە ناو نەخۆشەکانە لە دەرەوە بمێنێتەوەوانە. دوای ئەو خزمەتگوزاری هەسان خزمەتگوزاریەکمان پێشکەش کرد کە ئێمە خۆمان ئەچین بۆ ماڵەکان بەتایبەتی بۆ کەسانەی پەکەوتن یان توانێت هەسانیان نییە یان چۆن بڵێن نەخۆشیشانەیە کە لەسەر جێگا کەوتون ئەچین لە ماڵە پشتینەکانمان بۆ ئەنجامیان سەرڕای هەموو خزمەتگوزاریانە تەواوی خزمەتگوزاریەکان و ئامێری پێشکەوتمان نای کلینیکەکەمان کە بتوانین کۆڤید دیاری بکەین لە نەخۆشیە وەرزیەکانی تر هەموو نەخۆشیەکان لێرە جیا بکەینەوە تەواوی پشکنەکان ئەنجام بدەین. بەڵێ بێگومان هەموو خزمەتگوزاریەکان لە ئێساش و دواتر و پێشتریش بەردەستە. سپاس بۆ تۆ سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ ڕەنج ڕزگار سەرپەرشتیاری تیمە تەندروستیەکانی نەخۆشخانەی عەلی ناجی. بەڵێ ئەوەی کە دەوترێت ئەوەیە زیاتر کە ڤایرۆسەکە با بڵێن کە کەمی کردووە ڕێژەکە ئەوەیە کە ڕێژەیەکی زۆر لە هەرێمی کوردستان هاوڵاتیان تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون بە بەراورد بە چەند مانگی ڕابردوو دەبینین ڕێژەکە کەمی کردووە هاوکات ئەوە ئەوترێت تەندروستی جیهانیدا لە هاوڵاتیان دەکرات زیاتر پابەندی ڕێنمای تەندروستیەکان من بۆی کە چەند مانگێکی کەممان لە بەردەستە بۆی کە پێکوتە یاخود ڤاکسینی کۆرۆنا بە تەواوەتی بدۆزرێتەوە دیارە ئێستا لە جیهاندا کۆمەڵێک لە کۆمپانیەکانی دەستخستنی ڤایرۆسی کۆرۆنا ئەو ڤاکسینی کە بەتەمان بیدۆزنەوە و بیخەنە بازارەوە دا لە هاوڵاتیان دەکەن چەند مانگێکی کەممان لە پێشە کە پابەندی ڕێنمای تەندروستیەکان بن بۆ ئەوەی کاگیانی هاوڵاتیان هەمووی بە کۆی گشتی پارێزراو بێت. هاوکات ئەو ڤاکسینەی کە لە ئێستادا دەکرێتە بازارەکانی با بڵێن جیهانەوە بۆ ئەو وڵاتانەی کە ئێستا کەم دەرامەتن هەوڵ دەدەن بە کەمترین نرخ یاخود بە بێ بەرامبەر پیان بدرێت.